دایک و باوکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر چ دینێک بوون و ئایا شەفاعەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام شمولیان دەکا یان نایکا؟ دوو فەرموودەمان هەیە کە لە پێغەمبەرەوە هاتووە عەلەیهی سڵاة وەسەلام. سەبارەت یەکیشیان سەبارەت بە دایکی، یەکیشیان سەبارەت بە باوکی. سەحابیەک پرسیار لە پێغەمبەر دەکا عەلەیهی سڵاو وسەلام باوکم مردووە لەکوێیە، لە بەهەشتا یا لە دۆزەخە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام وەڵامی ناداتەوە، هەر دەڵێ ئەینە ئەبی، یعنی ئێستا دوای مردنی لەکوێیە؟ ئەهوە فی الجەنەة ئەم فی النار؟ تا لە ئاخیردا پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەفەرمێ ئینە ئەبی و ئەباکە فی النار، فەرمێ لە ئاگری دۆزەخدایە. سەبارەت بە دایکیشی دەفەرمێت ئیزنم وەرگرت ئیستاذنت ربی في أن أشفع لأمي أو أن أستغفر لأمي، داوای مۆڵەتم لە خوای گەورە کرد، مۆڵەتمدا داوای لێخۆشبوون بۆ دایکم بکەم، فەلەم یەئذەن لی، خوای گەورە مۆڵەتی نەدام. بەڵام داوام لێ کرد مۆڵەتم بدا سەردانی گۆڕی دایکم بکەم، خوای گەورە مۆڵەتی دام بۆ سەردانکردنی گۆڕی دایکم. کۆمەڵێک لە زانایان دەفەرمون ئەم دوو فەرموودەیە بەڵگەیە لەسەر ئەوەی کە موسڵمان نەبوون. کۆمەڵێکی تر دەفەرمون بە حکمی ئەوەی ئەوان لە پێش هاتنی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بە پێغەمبەر وفاتیان کردووە، ئەوانە هەندێکیان دەفەرمون ئەهلی فترە بوون لە سەر دینی حەنیفیەتی ئیبراهیم بوونە عەلەیهی السڵاة وەسەلام، یاخود ئەهلی فترە بوونە لەو کاتەدا هیچ دینێک لە ئارادا نەبووە، یعنی بەوان گەیشت بێت بۆیە ڕۆژی قیامەت تاقی دەکرێنەوە، وەکو زۆربەی ئەو کەسانەی کە ئەهلی فترەن، هەموو ئەو کەسانی کە ئەهلی فترەن. بەڵێ والحاصل ئەم دوو قەولە هەیە، حەدیثیش لە مەسئلەکەدا هەیە کە باسمان کرد و بەلاشمانەوە سیر نەبێت ئەوەتە باوکی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام کە باوکی پێغەمبەرانە ئیبراهیم و خەلیل الرەحمانە، لەگەڵ ئەوەشدا ئازەری باوکی کافر بووە، ئازەری باوکی کافر بووە. نوح عەلەیهی السڵاة وەسەلام پێغەمبەری خوایە و خێزانەکەی و کوڕەکەی کافر بوون. کەواتە ئەم دینە دینی عەقیدەیە، دینی یەکلابوونەوەیە بۆ خوا، دینی نەسەب و حەسەب نییە. چێ خزمی پێغەمبەر بێ عەلەیهی سڵاو وسەلام دەوێت بچێتە بەهەشتەوە و چێ بێگانە بێ و خزمی نەبێت دەچێتە جەهەنەم، شتی وان نییە. ئەوەتە بیلالێکی حەبەشی، سوهەیبێکی ڕۆمی، ئەوانە لە پێغەمبەری خوا نزیکن و هەرچەندە لە قەومی ئەویش نین، بەڵام بەهۆی ئیمانەکەیانەوە لێی نزیکن و ئەهلی بەهەشتن ئینشاءالله. بەڵام تەماشا دەکەین ئەبوو لەهەب مامی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بە نەسی قورئان ئەهلی ئاگرە و کافرە. بۆیە بەڕێزەکانم لە ئیسلامدا حساب بۆ عەقیدە و بیر و باوەڕ دەکرێت، حساب بۆ ئەسڵ و نەسەبە ناکرێت. بڵێ وەڵام من چونکە باوک و باپیرانم زۆر موسڵمانن کەواتە من هەرچی بیکەم منیش وەکو ئەوان خوا ڕێزم لێ دەگرێت، نەخێر. یا بۆ نمونە کوڕێک خۆی باش بێت، مناڵێک باش بێ، بڵێ خوای گەورە بۆ خاتری من لە باوکیشم خۆش دەبێ ئەگەر کافر بێ، شتی وا نایخوا لە ئیسلامدا. ئیسلام ئاینی عەقیدە و بیر و باوەڕ